بیان پارێزین کە ئێمامان زانی کەم بۆڕیانەمان پێ حیمایە ناکرێ ئەی چۆن بڕیارماندا بەوەی کە نەوت بە سربەخۆی فرۆژن پێم وایە بۆڕێکان ئەکرێ بە پارێزرێ و ئەکرێ حیمایی بۆ دابین بکەین و ئەکرێ ئەم هۆکارانە بەڕاستی وەڵام بدرێتەوە هیچ پاساوێک نییە بۆ دواکەوتنی موچەی فەرمانبەران پێویستە موچەی فەرمانبەران لە کاتی خۆیان بدرێت. بەڵێ کەواتە چارەسەرکردنی کێشەیەکی وها وەکو پەرلەمانتار وەکو ئێوە لیژنەی پیشەسازی و ئەنەرجیشن لە پەرلەمانی کوردستان لە هەمان کادا پەرلەمانتاران ئەنی ئێوە دەتوانن چی بکەن بڕیارتان داوە چی بکەن چه هەنگاوێک بنێن بۆ ئەم کێشەیە چارەسەر بێ لەگەڵ ئەنجومەنی وەزیران لەگەڵ وەزیری سامانە سروشتەکان لەگەڵ وەزیری داراییانیش تەنها قسەکردنێکە و دەکرێت و لە داهاتووشدا کێشەکان بە هەمان شێوە بەردەوام دەبن. بێگومان ئێمە هەر لە لەحزەی سفری ئەم مەوزوعەوە بەدواداچوونمان کرد و لەسەر خەت بووین لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان و ئەوەی کە پێویستە بۆ گەیشتن بە ڕاستیەکان بەش بە حاڵی خۆم بە پەیوەندیکردن بە وەزیری داراییەوە بە لایەنە پەیوەندیدارەکان بۆ دەرخستنی ڕاستیەکان و هەر ئەوەش بوو کە بانگەوازم کرد کە ئەو دوو وەزیرە بەڕێزە بێن لە کەناڵە ئاسمانەکانەوە ڕاستەوخۆ ڕاستیەکان بڵێن بە جەماوەر بە خەڵکی بڵێن بە پەرلەمانتارانی بڵێن بە بەرپرسانی بڵێن ئەم شتە هونەریانە تەفاسیلی فەنین حسابێکی بانقی لەلایەن وەزیرێکەوە ئیستیلام ناکرێ و وەزیرێکی تر تەسلیمی نەکردووە و تەصفی نەکردووە ئەم تەفاسیلە فەنیە ناکرێ میلەتی پێ و مەشغوڵ بکرێ و موچەی فەرمانبەرانی لەسەر دوا بخرێ بۆیە خۆشبەختانە دوێنێ کوبوونیان کردووە بە سەرپەرشتی سەرۆکی حکوومەت بۆ چارەسەرکردنی ئەو خاڵانەی کە هەیە لە نێوانیانە ئومێدم وایە کە چارەسەر کرابێ بە زووترین کات ئەوەی کە پێویستە لەم تەفاسیل لە مردەکاریانە چارەسەر بکرێ بۆی کە بە زووترین کات ئەم کێشانە دووبارە نەبێتەوە. وەزیری سامانە سروشتەکان باس لەوەکە کە بە هیچ شێوەیەک قاچاقچێتی نەوت لە هەرێمی کوردستاندا بوونی نییە. قاچاقچێتی نەوت بە فەرمی کە بە دۆکیۆمنت و بە فەرمی و بە یاسا ئەگەر بکرایە نەبوو بە قاچاقچێتی واتە ناوی قاچاقچێتی لێ نەئەنرا بەڵام ئەوەی کە ڕوو ئەدا و ئێمە هەمیشە بە دوای بەڵگە و بە دوای دۆکیۆمنتی یاسایین کە بۆمان بسەلمێ کە ئەو قاچاقچیانە هەبێ ئێمە وەکو زانین ئەزانین کە لێرە و لەوێوە نەوت بە شێوازێکی نایاسایی مامەڵی پێوە ئەکرێ پێویستیمان بە بەڵگە و بە دۆکیۆمنتە بۆی کە بیسەلمێنین و بۆ ئەوەی کە بیکەینە کەیسی قانونی و قاچاقچێتی ئەبێ پێناسە بکەین ئایا قاچاقچێتی مەبەستمان لێ ئەوەیە کە نەوت بە شێوازێکی نایاسایی ڕەوانەی وڵاتانی دراوسێ بکرێ یان قاچاقچێتی مەبەستمان لەوەیە کە لەگەڵ داعش و تیرۆریستانی داعشا ئەکرێ کە ئەوەش کەیسێ بوو ئێمە چەند پەرلەمانتارێک خۆمان چوینە ژێرباری ئەوەی کە تحقیقی تیا بکەین و دۆکیۆمنتەکان و بەڵگەکانمان تەسلیمی وەزیری ناوخۆ و لایەنە پەیوەندیدارەکان کرد لە حکوومەتی هەرێمی کوردستان و دواتر وەزیری ناوخۆ پێڕاگەیاندین کە 15 کەس گیراوە ئەو 15 کەسە محاکەمە کراون کە ئێمە داوامان کرد کە ئەوانە بە مادەی 4 تیرۆر مامەڵەیان لەگەڵا بکرێ بۆی تونترین سزا بدرێن ئەمانە ئەکرێنایان بنین قاچاقچێتی و شێوازی نایاسایی مامەڵەکردن لەگەڵ بە شێوازێکی نایاسایی مامەڵەکردن بە نەوت کەوابێ وەزیری سامانە سروشتەکان خۆی ئەندامی ئەو لیژنەیە کە ئەنجومەنی وەزیران دای مەزران و دەستنیشانی کرد بۆ بەدواداچوون بۆ ئەو کەیسەوە وەزیری ناوخۆ بە هەمان شێوە لەبەر ئەوە حاشا هەڵنەگرە کە ئەو جۆرە تاوانانە کراوە لە قۆناغی ڕابردووە باچەکە و تاوانانە کراوە کاک شێرکۆ ئێستا ینی کەەوە بەدواداچوونتان کردووە پێشتو لە ئێستادا ئەو کەیسە گەیشتووە بەکوێ ئەو کەیسە وەکوتم دوایین وەڵامی وەزیری ناوخۆ بۆ ئێمە بریتی بوو لەوەی کە ئەو کەیسە ئێستا وەستێنراوە و 15 کەس گیراون و ئەو 15 کەسە محاکەمە کراون و ئێمە داوامان کردووە کە بە مادەی 4 تیرۆر مامەڵەیان لەگەڵا بکرێ و ئەو مادەی 4 تیرۆرە دیارە مادەیەکە کە داوای سزای تون دەکا بەرامبەر بە ئەوانەی کە مامەڵەی بازرگانیان لەگەڵ داعشدا کردووە پیکاپی ئاخر مۆدێلیان بەرامبەر بە نەوت وەرگرتووە پارەیان داوە لە بەرامبەر بە نەوتیان داوە بەرامبەر بە پارە کە بەداخەوە ئەوە کارەساتێکی گەورە بوو لە کاتی خۆیان کە ئێمە بەدواداچوونمان بۆ کرد ئێستا ئێمە تا ئێستا وەڵامی کۆتاییمان بەو وەرگرتووە کە ئەم دیاردەیە وەستاوە و ئەو 15 کەسە گیراون و ئەو 15 کەسە کەسانی تێکەڵیان تایە واتە لە ئاستەجاجیەکانی تایە و ئیجراعات یاساییان بەرامبەر کراوە. لە ماوەی ڕابردوودا یەکێ لە پەرلەمانتارەکان لە بانگهێشتی وەزیری سامانە سروشتیەکانەکەن لەسەر کەیسی نەوتەوە حتا باسی لەو کرد کە متمانەشی لێوەربگرن بەتەمان بانگهێشتی وەزیری سامانە سروشتیەکان بکەن.
بەڵێ ئێمە چەند پەرلەمانتارێک بەرنامەمان داناوە بۆ ئەوەی کە ئەم جارە بانگهێشتی وەزیری سامانە سروشتیەکان بکەین بۆ لێپرسینەوە و ئەو کەیسانەی کە پێشکەشی یاسامان کردووە و لە ناو ڕێکارە یاسایەکانایە و داواکاری گشتی لەسەر خەت لەگەڵمانە. کەیسەکان زیاتر چین کاک چۆرکەوەی کە دەتانەوەی لەسەری بانکێشتی بکەن و داواکاری گشتیش لەسەر خەتە لەگەڵەوە؟ بەعام ئەم هەموو پرسیارەیە کە بەڕۆڕووی سەکتەری نەوت و گاز بۆتەوە لەم هەرێمی کوردستانە، ئەو هەموو گومانانەیە کە هاوڵاتیان و کە ئێمەش پێویستیمان بە وەڵامی کۆنکرێتیە بۆی، ئەو هەموو دڵنیاکردنەوەیە بۆ نمونە لە جێبەجێنەکردنی یاسای سندوقی نەوت و گاز کە ئەبوایە لە 10 ئەنجومەنی وەزیران ناوی پاڵەوراوەکانی بناردایە بۆ پەرلەمان بۆی کە دابمەزرێ بە بیانی ئەوەی کە ئەبێت تەوافقی سیاسی لەسەر بکرێ بۆیە دانەمەزراوە یا بۆیە پاڵەوراوەکان نێراوە. ئەمە مەقبول نییە، چونکە قەرار نییە ئەو مؤسسەیەکی تەوافقی حزبی بێ بەش بکرێت نێوان حزبەکانە. سیاسەتی ئیدارەی نەوت ئەگەر ڕێم پێ بدەی بێزەحمەت، سیاسەتی ئیدارەی نەوت لە هەرێمی کوردستانە لە کاتی اتفاقی استراتیژی نێوان پارتی وێکێتیەوە هەتا ئەمڕۆ بەدەست ئاکامەکان و ڕێگوڕیشەکانی اتفاقی استراتیژی و بەشکردنی سەکتەری نەوت و داهاتەکانی لێرە و لەوێەوە بە شێوازە جاجیەکان لە نێوان یەکێتی و پارتیەوە ئەناڵێنێ. بۆیە ئابێ ئەم مؤسسەی سربەخۆ و کەسانی بێلایەنی کەوتووە ژێر ڕقابەی پەرلەمان و دەستەی نەزاهە و دیوانی چاودێری دارایی و دەستگار ڕقابیەکانی هەرێمی کوردستانەوە کۆنتترۆل بکرێن، نەک ئەوەی کە هەر حزبە و بەشێکی خۆی تیادا بنێت و دواتر بەشی بکا لە نێوان خۆیانە. ئەمە کارەساتە ئەگەر بەردەوام بین وابیر بکەینەوە وابزانین ئیدارەی مەلەفی نەوت ئەبێ ئەگەر ئەمڕۆ وەزارەتی سامانە سروشتیەکان لای پارتی بێ سبەینە یەکێتی وەری بگرێ یانە حیزبێکی تر وەری بگرێ. هەڵەیەکی مێژووی گەورەیە هەر حزبە و بەتەما بێ خۆی دەوڵەن من کا لە حسابی سامانی سروشتی و نەوت و گازی هەرێمی کوردستان ئەبێ ئەم سێکتەرە بە مؤسسی بکرێ، دەستی حزبی لێ دوور بخرێتەوە، کەسانی پرۆفێشنەڵ و تەکنۆقراتی تیادا بنین کە بە هەمومان پشتیوانیان بکەین و ئەگەر پێیان خواردانە ئەبێ ڕابردوو پاک بن، بۆ ئەگەر پێیان خواردانە بە هەمووان محاسبەیان بکەین بە پەرلەمان بە دەستگا ڕقابیەکان ئیجراعاتی توندیان بەرامبەر بکەین. ئاوا باری ئەم وڵاتە ڕێکە بێتەوە، چونکە ململانەکان بەڕاستی بە دەوری نەوت و سامانە سروشتیەکانایە، سراعاتەکان حتا سازژەکان سازانەکان مفاوەزاتەکان لیژنەی ڕێکەوتن لەسەر تەنانەت پرسی سەرۆکایەتی هەرێمیش لێرە و لەوێەوە باس لە نەوت و لە دەستکەوتە نەوتیەکان ئەکرێ. نابێ ئاوا ئیداری ئەم مەلەفی نەوتە لەم هەرێمی کوردستانیا بکرێ لە کاتێکە ڕاستە بۆری نەوتمان هەیە دەستکەوتە چونە سەر نەخشەی جیهانی بۆ نەوت دەستکەوتی باش و نەوعیمان بەدەستهێناوە، بەڵام ئیدارەی مەلەفی نەوت لە هەرێمی کوردستانە ئەبێ هەمووان ئاعتراف بەوە بکەین کە فەشەلی هێناوە کە نەیتوانیوە بە نیشتیمانی بکرێ، نەیتوانیوە بە مؤسسە بۆچی فەشەلی هێناوانی پێتوانێت لەبەر ئەوەی کە ئەو ئێرادەی بۆندێک کەساتیەوە سامانە سروشتیەکان لەبەر ئەوەی کە ئەو ئێرادەی بە هەمومان ویستمان و ئەمانەوێ ئەم مەلەفی نەوت و گازە بە مؤسسی بکەین لە هەرێمی کوردستانە ئێرادەیەک بەڕۆڕی وەستاوەتەوە کە نادیارە، کە مافیا ئاسایە، کە گەندەڵیە، کە سەرمایەدارە، کە بەهێزە. ئەو هێزە بەقووەتە، بەڵام بەقوتر نییە لە ئێرادەی میلەت ئەگەر میلەت و بەرپرسان پێکەوە دەستخێن ناو دەست یەک لە گشتلایەنەکانەوە و بەڕۆڕوویان ببینەوە و نەهێڵین ئەوان مافی ئەم وڵاتە سامانی ئەم وڵاتە موچەی فەرمانبەران قوت و ژیانی هاوڵاتیان بکەن بە قوربانی بەرژەوەندەکانی خۆیان و بکەن بە قوربانی بەرژەوەندی تەسکی خۆیان. بۆیە چارەسەر ئەکرێ ئەم دۆخە ئەگەر هەمومان پێکەوە ئێرادەی چاکسازی بەهێزکەین بە پێچەوانەوە بەڕاستی مافیا ئاساکان گەندەڵکارەکان ئەم سەروەت و سامانی ئەم وڵاتەیان کردووە بە دەستکەوتی مێژووی بۆ خۆیان و لەسەر حسابی میلەت و لەسەر حسابی فەرمانبەران و کارەبا و ئاو و خزمەتگوزاریەکان و تەندروستی و ژیان و بژەوی هاوڵاتیان ڕۆژیان گەیاندوین بەم ڕۆژە کە ئەگەر وانەکەین ئەبێت چاوەڕوانی لەمە باشتر نەبین لەم هەرێمی کوردستانە. بەڵێ لە هەمان کاتدا کاک شێرکانی زۆر جار باس لەوە کرێت کە پەرلەمانی کوردستان بۆ نمونە بانگهێشتی وەزیرێکە کە لەسەر حزبێکە بووە بە وەزیر ئیدی هەر حزبێکە لە پەرلەمانی کوردستان بێگومان فراکسیۆنەکەی دیکە دژی ئەوەسێتەوە ناتوانرێت بۆ نمونە متمانە لە پەرلەمانتاریک وەربگرێتەوە، بۆ نمونە ئەتوانن متمانە لە پەرلەمانتاریک وەرگرنەوە ئێوە لە ناو وەزیرێک کە بانکێشتی بکەن لەسەرەوەی ئەو پرسانێک کە باس ئەکرێ مەسەلەی گەندەڵێ مەسەلەی ناشەفافیە لە وەزارەتەکانە دەتوانرێت ئەوە بکە پەرلەمان؟ ئەوەی کە پێویستە جەختی لەسەر بکەمەوە ئەوەیە کە ئەم باسە نابێ بکرێ بە باسی مزایداتی سیاسی. من قەناعەتم وانە ئەگەر وەزیری سامانە سروشتیەکان کە لەسەر پارتی دموکراتی کوردستان دانراوە بە شکستی ئەو وەزارەتە سەوتەکانی پارتی دموکراتی کوردستان کەم بکاتەوە.
بەداخەوە سیستمی دەنگدان لە هەرێمی کوردستانە لەسەر حسابی مەشروع لەسەر حسابی کەفاەت نییە لەسەر حسابی مەصالح و بەرژەوەندیە لەبەر ئەوە زۆر گرنگە مۆزوع بپارێزین لە دەستکەوتی مزایداتی سیاسی ئەمە پرسێکی نیشتیمانیە لە یەکگرتووی ئیسلامی بێ یا لە هەر کەسێک بێ ئەو وەزیرەی کە کەم تەرخەمی هەیە بێت تونترین ئیجراعاتی بەرامبەر بکرێ چونکە دۆخەکە لەوە زیاتر تەحمل ناکە لەبەر ئەوە ئێمە هەڵەسین بە ئەرکی سەرشانی خۆمان لە پەرلەمان و ڕاستە بەڕۆڕی بربەستی دوو لەسەر سێ ئەبینەوە کە پێویستی بە سەوتی دوو لەسەر سێ بۆ لێسەندنەوەی متمانە بەڵام پشت بەخوا ئەوەش چارەسەرەکەین بە تعدیلی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان و هەر بربەستێکی تریش بێتە بەردەممان ئێمە بێگومان ئەبێ هەڵسین بە ئەرکی سەرشانی خۆمان بەوەی کە ڕاستکردنەوەی باری لاری ملفی نەوت و گاز لەم هەرێمی کوردستانە بە شێوازێکی پرۆفێشنەڵتر بە شێوازێکی زانستیانەتر بەدەستی ئەمین و پاکتر اینجا ئەو کاتە ئەتوانین بڵین بەردی بناغی قۆناغێکی نوێ لە چاکسازی لە هەرێمی کوردستان دێتە دی. وەزیری دارایی تا چەند بە بەرپرسیار دەزانی لە دواکەوتنی موچە بە تەمانەوەیش بانگشتی پەرلەمانکەنیە تەنها وەزیری سامانە سروشتەکان بێگومان بە دوواداچوونمان کردووە لەگەڵ وەزیری دارایی و بە دوواداچوونی تریشی لەگەڵاکەین چونکە بەڕاستی لە نەتیجەیە لەلایەن ئەم دوو وەزارەتەوە لە نەتیجەیە دواکەوتنی موچەی فەرمانبەران ڕوویداوە تەقسیر ڕوویداوە لە نەتیجەیان نەتیجەکە گرنگە بۆیە بە دوواداچوون بۆ هۆکاری ئەم تەقسیرە کە نابێ جارێکی تر دووبارە ببێتەوە نەوتمان فرۆشت بۆ ئەوەی کە موچە دواکەوتن ڕوو نەداتەوە جارێکی تر نابێ ڕێ بدەین بەوە و پشت بەخوا ڕێی پێ نادەین و ئەبوایە وەزیری داراییش زووتر هاواری لێ هەڵستایە دوو مانگە ئەم باسە لە ئارایە باسی تەحویلی حسابی بانقی و وەرگرتنی و ئیستیلامکردن و نەکردنی ڕاستە سەرۆکی حکوومەت مەشغوڵی مفاوەزاتە بەڵام جێگریشی هەیە ئەو جێگرە ئەی سەرۆکایەتی حکوومەت بۆ نەهاتن تەداخولکەن لە ماوەی ڕابردووە تاوەکو ئەم دواکەوتنە ڕوونەدا لەبەرەوە ئەبوایە زووتر هاواریان لێ هەستایە ئەبوایە زووتر ئەم ئیجراعاتانیان بکردایە بۆی کە ئەم دواکەوتانە لە موچەی فەرمانبەرانە ڕووی نەدایە. بەڵێ واتە جێگیری سەرۆکی حکوومەت و حکوومەتیش بایەرکی خۆیان لەسەوە لە هەمان کاتە دەمەوێت بپرسمیش چەندین کۆبوونەوەتان ئەنجامداوە لە پەرلەمانی کوردستان لەسەر پرسەکان بەتایبەت بۆ نمونە پرسی سەر و کاتێرن بەڵام دواکەوتنی موچە نەبوونی کارەبا نەبوونی ئاو نەبوونی خزمەتگوزاری کە وڵاتیان بێزار کردووە یەنە سەرجادەکان تووڕەیەکی ڕادەبەدەر وڵاتیانی گرتوتەوە ینی بۆچی لەسەر ئەم مەلەفانە کۆ نابنەوە ینی هەموو ئەمانە گرنگنین جگە لە پرسی سەر و کاتی هەرێم نەبێ بێگومان خۆی هەمووی وابەستەی یەکە سیستمی حکومڕانی ئەو سیستمی حکومڕانیە کە ئێمە ئاڵین پەرلەمانی بێ بۆی هەمووان لە بەردەمی یاسایە لێپرسراو بن بە یەکسانی سیستمی پەرلەمانی سیستمی حکومڕانی باش ئەهێنێتە دی کە بریتیە لە دامێکردی خزمەتگوزاری و ماف و ئازادیەکان و ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بۆیە وابەستەی یەکن ئەوەی کە ئەوترێ وەڵا با سیستمی حکومڕانی و سەرۆکایەتی هەرێم وابەستە نەکرێ بە مەلەفی نەوت و بە خزمەتگوزاری و بە ئازادیەکان و بە سەروەری یاسا من بەڕاستی بەش بە حاڵی خۆم وای نابینم هەمووان وابەستەی یەکن واتە ئەگەر بێت و دەسەڵاتەکان فەصلی سوڵتات نەکرێت نێوان سوڵتەی قەزایی کابێ سەربەخۆ بێ و سوڵتەی تەشریعی و ڕقابی کە پەرلەمانە و سوڵتەی تەنفیزی کە حکوومەتە و ئەگەر هەمووان لە بەردەمی یاسایە خازع و لێپرسراو نەبین لە سەرۆکی هەرێمەوە هەتاوەکو خواری خوارەوە ئەگەر بێت و سەروەری یاسا بۆ هەمووان جێبەجێ نەکرێ ئەگەر بێت و محاسەسەی حزبی لە مەلەفی نەوت و سامانی سروشتی جێبەجێ هەر ئاوا بەردەوام بێگومان ناتوانین ئەو شتانە ڕاست بکەینەوە بۆیە سیستمی حکومڕانیە کە ئەمانە داوا ئەکا بۆی کە بتوانین نان کارەبا ئاو بنزین سوتەمەنی تەندروستی خزمەتگوزاریەکان دابین کرێن چونکە سیستمێکی حکومڕانی تەندروست ئەبێ بێتە دی بۆی کە ئەمانە بێتە دی وە بە پێچەوانەوە ئەگەر سیستمی حکومڕانی تەندروست نەبوو کەسانێک دوور خرانەوە لە لێپرسراوێتی بەرامبەر بە یاسا و بەرامبەر بە پەرلەمان کەسانێک ئیجراعاتی یاسایان بەرامبەر نەکرا لەبەرەوەی کە دەسەڵاتدارن لەبەرەوەی کە هێز و دەسەڵاتیان لە پشتە بێگومان گەندەڵەکان بەردەوام ئەبێ گەندەڵکارەکان پەنایان بۆ ئەبن ئەیانکەن بە پشت و پەنای خۆیان ئەو کاتە نەک پەرلەمانتار و پەرلەمان ناتوانێت ئیجراعاتیان بەرامبەر بکە ئەو کاتە تەنها چارەسەر ئەمێنێتەوە کە شۆڕشی ئاشتی خوازانە و مەدەنیانە و خەبات و تێکۆشانی مەدەنیانە لەلایەن ڕۆشنبیران و گشتین و توێژ و لایەنە سیاسیەت چاکسازی خوازەکان هەمومان پێکەوە دەست لە نادوست بتوانین بەڕۆ ڕوویان ببینەوە. بەڵێ وەزیری سامانە سروشتیەکان هەر لە بەرنامەیەکی NRTدا دەڵێت کە مانگانە بەڕێتان کردەوە کەمتر لە 20,000 بەرمیلی نەوت دەفرۆشەوە لە هەمان کاتە دەمەوێت ئەوەش بزانم دەڵێ زۆر جار کریارەکانی نەوت پەیوەندیم پێوەکەن لەسەر دۆخی هەرێمی کوردستان پاش گەز دەمەوەیان دەڵێن ئەگەر تۆ لە شوێنی خۆت نەمابی لە پۆستەکەی خۆت ئەوە نەوت ناکەڕم ینی
کڕینی نەوت فرۆشتنی نەوت گرێدراوە بە کەساتێک یان بە وەزارەتێک یان دەستەیەک لەناو وەزارەتەوە؟ ئەوە بەڕاستی یعنی خاڵێکی زۆر گرنگە ئەبێ هەڵوێستەی لەسەر بکرێ. من گوێم لەو دێڕێی نەبوو کە ینی وتوێتی لە بەرنامەکەی ئەگەرەوەی NRT مەبەستە جەنابەت بەڵام ئەگەر دەقەکەی بەو شێوەیە بێ کە جەنابەت ئێستا بەڵێ دەپرسێت دکتۆر تۆ لە شوێنی خۆت ئەگەر لە پۆستەکەت نەمابیت من نەوتەکە ناکەڕم. ئەوە جێ هەڵوێستەکردنە مقدراتی وڵاتێک مقدراتی هەرێمێک کە لە 105 احتیاطی نەوتی هەموو عالم لە ژێر خاکی هەرێمی کوردستانە لە 105 احتیاط و نەوتی یەدەکی هەموو جیهان لە ژێر خاکی هەرێمی کوردستانایە معقولە کڕین و فرۆشتنەوە و مامەڵە و داهاتی ئەم لە 105 احتیاطی نەوتی هەموو جیهانە کە لە هەرێمی کوردستانایە بیبەستینەوە بە بمانەوەی کەسێک لە پۆستێکە ئەمەیە ئەو کارە ساتێک کە بەڕۆڕی هەرێمی کوردستان بۆ تۆ بەڕاستی.